بە شێوەیەک لە شێوەکان هەرێم جۆرێک لە ئیفلاسی مالی بەس عادەتەن لە هەر وڵاتێک ئەو قەزیە ڕوو بدە ئەبێ ئەو شوێنە ئیشهاری ئیفلاس بکە ئیعلانی بکە کە التیزاماتەکانی ناتوانێت بداتەوە بەتایبەتی ئەمانە بۆ موەسساتی مالی زیاتر بۆ حکوومەتیش ئەم قەزیەی بەسەر دێت لە ئەنجامی ئەم قەزیە حکوومەت خۆی هەڵەوەشێنێت بەس بەرپرسانی هەرێم ئەوەنە چاوقایمن ئەوەنە بێباکن ئەوەندە بێخەمن لە ئاس بەرپرسیارەتیە چکە ئینسان کاتێک کە بەرپرسیارەتیە وەرەگرێت ئەم بەرپرسیارەتیە تاریخە ینی مێژووی ئەو کەسەیە کە پاشە ڕۆژ پێی ئەڵێ کە تۆ لە فترەی ئەوەنە تا ئەوەندەی ئەوەندە حکومت کرد حکوومەتەکەت ئیفلاسی کرد نەیتوانی موچەی فەرمانبەران بە ئیلتیزام بە ئامادە نەبووی تەحملی ئەو مەسئولیەتە بکەی یاخود ئیعلانیەوە بکەی کە حکوومەتداریت پێ ناکرێت ئەبوایە بۆ حفظی مائی وەجه یعنی بۆ مێژووی خۆیان ئەم حکوومەتە دەستی لە کار بکێشایەتەوە و ئیستیقالەیەکی جەماعیان بکردایە حکوومەتی ئینقازی وەتەنی یاخود هەڵبژاردننی پێشوەخت ئەبوایە ئەمەیان بکردە 600 ملیارە ئەگەر سەیری ئەو کتابە بکەی کە پێی خراوەتە سەر حسابی هەژماری هەرێم لە بانکی مرکزی لە فەرعی بانکی مرکزی باز لە موچەی مانگی نیسان ئەکات چونکە حکوومەتی ئیتیحادی مانگی یەکی نردووە مانگی دوی نردووە مانگی سێی نردووە ئەمە بۆ مانگی چواری نردووە بەس بۆ تەواونەی نردووە بەرپرسانی هەرێم زەڕورە جوابی ئەو بابەتە بدەنەوە مشکلەی قەرزەکانی هەرێم مشکلەیەکی زۆر فراوانە مشکلەیەکی زۆر معقدیشە پێویستە محکمە یەکلایی ئەو بابەتە بکاتەوە اینجا محکمەکە لەکوێ بێ محکمەی هەرێمی کوردستان ئەتوانێت بڕیار بدا لەسەر ستافی حکوومەتی ئێستا یا ستافی حکوومەتی پێشوو نەکرێت بۆیە بێ ئالیەتێک بدۆزرێتەوە کە دەستگایەکی بێلایەن جاوە محکمەی با بڵێن نەزاهەی عراقی بێ یا دیوانی چاودێری دارایی عراق بێ با ماهەنگی ئەو دوو دەستگای کە لە هەرێم هەن دەستگای چاودێری هەرێم لەگەڵ دەستگای دەستپاکی هەرێم بەمانە بتوانن ئالیەتێک بدۆزنەوە بزان ئەم مەسئلەی قەرزە چۆن کراوە دوایەوەی ئەوەی من بیست بێتم کە وەفدەکە ویستوێتی بڕوا وتوانە مەیەن تا کەسێک دیاریەکەن بەرپرسی مەلەفی نەوت بێ ینی بڕیان لەسەر نەوت بتوانێ بدا ئەویان بە وەفدێرێم وتووە ئەویان بە هەرێم وتووە کە کەسێک منێرن کە دەسەڵاتی ڕادستکردنی نەوتی نییە